طيب جەبارێکێک لە شاعیر و نووسەرە دیارەکانە کە جگەل لە بەرهەمە شێعریەکانی چەندین بەرهەمی ڕەخنەی و لێکۆڵینەوەشی هەیە. لە ئێستادا و لە شاری کەرکووک کۆڕێک دەربارەی شێعر و ڕەگەزەکانی بۆ ئەم نووسەر و لێکۆڵەرە سازکرا. لە شاری کەرکووک کۆڕێک دەربارەی شێعر و ڕەگەزەکانی بۆ نووسەر تەیب جەبار ڕێکخرا. کۆڕەکە لەلایەن کتێبخانەی کارێز ڕێکخرا بوو کە وەک ناوەندێکی ئەدەبی و ڕۆشنبیری خزمەتی شاری کەرکووک دەکات. نووسەر باسێکی لەبارەی شێعر و ڕەگەزەکانی پێشکەش کرد و ژمارەیەک لە نووسەران و ڕۆشنبیرانی کەرکووک ئامادەی کۆڕەکە بوون. دوای کۆڕەکە لەلایەن ئامادەبووانەوە تێبینیەکانیان لەبارەی بابەتەکەوە خرایە ڕوو. من ئەمڕۆ هاتۆ لەیرانە کۆڕێک گێڕم بە ناونیشانی شێعر و ڕەگەزەکانی. ئەم بابەتە بابەتێکی تازەیە لە ئەدەبی کوردیە، ئەتوانین باس بڵین باس نەکراوە و تەنانەت لە ئەدەبی عەرەبی و ئادابی ئەجنەبیشە زۆر کەم. لە ئەدەبی عەرەبیە هەندێک کتێبێ لەسەر ڕەگەزەکانی ئەدەب، بەڵام لەسەر ڕەگەزەکانی شێعر نیانە. لە ئادابی ئەجنەبیشە یەک وتارم دۆزیوەتەوە، بابەتێکی تازە بابەتە و لەگەڵ پێشکەشی ئەو برادرانە یەکەم کە ئامادا بن و گفتوگۆی لەسەرەکەین. هیوادارم کە بتوانم شتێکی تازە پێشکەش کردوێ و بە یەکشم سوود بگەێنم بەو برادرانە.